هەروەک دەزانرێت دەوڵەتی تورکی داگیر کرد لە هەر شوابەشەکانی کوردستان بۆی بگاتە خەون و خەیاڵی عوسمانی ڕۆژانە لەسەر گەلی کورد کۆمەڵکوژی دەکات و پلانەکانی هەر قوڵتر دەبنەوە. ئەو جارەش دەیە بەدەستی کورد لە ناو ببا و هەر بۆیە دێ بە هاوکاری پەدەکە لە دژی گەلی یەزیدی کۆمەڵکوژی دیکە بکات. هەروە ئەو دەستکەوتانەی کە بە ڕەنجی گەلی یەزیدی بەدەستخراون لە ناویان ببە. لەلایەکی ترەوە پارتی دەیەوێت ئارامی هەرێم تێک بدا و لە چەند ڕۆژی ڕابردوودا چەندین گروپی چەکداری ڕەوانەی هەرێمەکانی پاراستنی میدیا و بە تایبەتی هەرێمی گارە کردووە. ئەو کردداری پەدەکەوە ڕادەکێنێ کە بە تەواوەتی بەو کردارە قێزەونانە خزمەتی داگیرکەری تورک و پلانەکانی لەسەر کوردستان دەکات. هەروەها زۆر بەبەرچاوە دەیبینین کە بەدەکە بۆ بەرژەوەندەکانی خۆی ناوی زۆربەی وەزارەتەکانی پێشمەرگە بەکاردێنێ. لەلایەکی ترەوە پەدەکە لە دژی گەلی وڵات پارێزی مەخمور ماوەیەکی درێژە ئەمبارگۆی داناوە و وارووا لەو مای کۆتاییدا ئەو گەنجانی کە بۆ ئیش و خوێندن ڕوو لە هەولێر دەکەن پەدەکە ئەو گەنجانە دەگرێت و تەنانەت بەشێکیان بێستەر و شوێن دەکات. لەو قۆناغاستیارەدا کە وەک گەلی کورد پێویستمان بە یەکێتی نەتەوەیی هەیە تەنها هێزێکە لە کوردستاندا نایەڵ یەکێتی نەتەوەی پێک بێ خیانەتەکانی پەدەکەیە و بۆ ئێمەوە گەنجانی وڵات پارێز و ژنانی گەنجی تێکۆشەر داوا لە هەموو لایەک دەکەین کە لە بەرامبەر خیانەتەکانی پەدەکە بێدەنگ نەمێنن و خاوەن لە دەستکەوتەکانی گەلی کورد دەرکەون و لەسرە منەمایە ئێمە لە دژێ و دایکاریە دەست بە چالاکی خێمە هەڵدان دەکەین و بانگ لە تەواتی گەلەکەمان دەکەین بە تایبەتی ژنان و گەنجی خاوەندار لەم چالاکیە بکەن و ئەرکی نیشتیمانی خۆیان بەجێ بێن و ئێمە وەک هێزی گەنج لەکوێی داگیرکاری لەسەر کوردستانە بێ بۆ لە ناوبردنی هێزی پێشەنگین کۆمەڵی گەنجانی وڵات پارێز ژنانی گەنجی تێکۆشەر. Bana